تكروشيان بيقول تسامح تنهى أول شيء بشكل يا رب رضيت ولا صار أبو بكر وحزرة عمر يا رب رضيت ولا صار أبو بكر وحزرة عمر عثماني سن نورين علي زواي طبعا کۆکردنەوەی خەڵک بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین خەیر و چاکەی و ئەتوانم بڵێم باشترین دەستکەوتە ئێمە بەردەوام نەک لە مانگی مەولودە هەموو ماهەکانی تر چونکە پێویستمان بەوەیە خەڵکی زیاتر ئاشنا بکەین بە سیرە و ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جوانترین باسوخواست کە ئێمە بیکەینەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوای پەروەردگارە باسوخواست و ژیاننامەی حەزەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی دڵ و دەرونی خۆمان ئاودێرکەین وەنەوەی ئایندە فێرکەین چۆن بزانێ پێشەواکەی کێیە بە جوانی بیناسێ هەروەها بێتەوە خوای پەروەردگار داوامان لێکە ئوذکروا نعمة الله عليكم یادی نیعمەتەکانی خوای پەروەردگاری خۆتان بەبیری خۆتان بێننەوە جوانترین نیعمەت لە خزمەتیا بین پێم وانییە لە ناردنی حەزەتی پێغەمبەر جوانتر و باشتر هەبێ وەکو پێغەمبەر فەرمی المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمانی ڕاستەقیناوەیە کە خەڵک لە دەست و زمانی ئەمین بێ ئەگەر وای هات ئەم ئیسلامە بەم ژیاننامەی پێغەمبەر خەڵک وامان لێکرد خەڵک لە دەست و زمانی یەکتری ئەمین بوو ئیتر بەهەشتێکە لەسەر ڕووی زەوی دروستە بێ مجتەمەعێکی مەدەنی مجتەمەعێکی سەرکەوتوو پێشکەوتوو لە سەر ڕووی زەویە دروستەکەین بۆ خۆمان. محەممەد واتە بەرزی محەممەد یانی سۆز و میهرەبانی محەممەدی مێژوویەکە لە سەروەری محەممەدی وەکو باران لە هەر شوێنێکە ببارێ حاصڵات و شنە و سەوزی و گوڵ و گیا و پاراوی لێیە محەممەدی پەیامی ئاسمانی پێیە محەممەدی بە پێچ و لا ڕێدا ناڕوا هەتا هەبێ لەسەر سیڕات و شاڕێیە محەممەدی دڵی پڕە لە مەحەبەتی ئیلاهی شەوی پڕە لە فرمێسک و لە زیکر و لە سوژدە و دوعا ڕۆژی پڕە لە جم و جوڵ لە تێکۆشان لە بەخشینەوەی ئۆقرەیی واغفر لنا